نەخۆشیەکی مەترسیدار خەریکە دانیشتوانی غەزە دەکوشێت. نەخۆشیەکە هەڕەشە لە منداڵانی غەزە دەکات. نەتەوەیە گرتوەکان ڕایانگەیاند غەزە ناوچەیەکی مەترسیداری پەتای مەترسیدارە و هۆشداریدا لە کارەساتێکی ڕاستەقینە لە نێو دانیشتوانی کەرتی غەزە کە دەتوانێت بە خێرایی و بە ئاسانی لە نێو وڵاتانی جیهاندا بڵاو ببێتەوە. تیمی پزیشکی نەتەوەی گرتوەکان لە غەزە هۆشداری لەسەر هەڵدانی نەخۆشی ئیفلیجی منداڵاندا لە ناوچەکانی باکووری غەزە بە تایبەتی دوای ئەوەی یەکەمین توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کرا. وەزارەتی تەندروستی فەڵەستین تۆمارکردنی یەکەمین حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی ئیفلیجی منداڵانی لە دێر ئەلەبلا ڕاگەیاند. ئەوەش بووە هۆی هۆشداری نێودەوڵەتی سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە لە کەرتی غەزە. لەگەڵ دۆزینەوەی ڤایرۆسەکە گۆڕاوە بۆ جۆرێکی بەهێزتر کە توانای ئەوەی هەیە ببێتە هۆی ئیفلیجی لە نێو ئەو کەسانەی کە بە تەواوی کوتانیان بۆ نەکراوە. نیگەرانیەکان بەرز دەبنەوە. ئەوەش هاوکاتە لەگەڵ دابەزینی ژمارەی منداڵانی کوتراو. ئەوەش وای کردووە لە کەرتەکە زەمینەیەکی لەبار بۆ ڤایرۆسەکە دروست ببێت. ڕێکخراوەکە دەڵێت ئەوە یەکەمین حاڵەتە لە ماوەی 25 ساڵدا و ئاماژەیە بۆ ئەوەی کە دۆخی غەزە چەند بە شێوە و مەترسیدار و ناومێدکەرە. پزیشکەکان دووپاتی دەکەنەوە ئەو بارودۆخەی کە نزیکەی 1,900,000 ئاوارە لە کەرتی غەزە تێیدا دەژین قەڵەباڵغی لە کەمپەنا تەندروستەکاندا کە تەزراگەیشتن بە ئاوی پاک سنووردارە و ئاوڕۆی پاک نەکراوە و بە ئاشکرا لە نێوان چادرەکاندا دەڕژرێت ژینگەیەکی لەباری بۆ پەرەسەندنی ڤایرۆسەکە دروست دەکات.